گوندی بنەکەیە لە گەرمیان لە شاڵاوی ئەنفالدا ڕژێمی بەعس 260 هاوڵاتی ئەم گوندەی ڕوبەڕووی چارەنووسێکی نادیار کردەوە. عومەر مەجید خەڵکی گوندی بنەکەیە و تەنها ڕزگاربووی خێزانەکەیەتی لە شاڵاوی ئەنفالدا. ئێستا ئەو لەگەڵ دانیشتوانی گوندەکە سەرقاڵی دروستکردنی پرۆژەی مۆنۆمنتێکن بۆ تەواوی کەسوکارە ئەنفال کراوەکانیان. عومەر بوجەی پرۆژەکەی دابین کردووە و دانیشتوانی گوندەکەش ئەرکی کارکردن و دروستکردنیان لە ئەستۆ گرتووە. حسابم کرد ئێمە 32 نەفەرمان ئەنفال بووە بەرشاڵاوی ئەنفال کەوتووە. ئیتر ئێمە وتمانەما ئەکەین وەکو وەفایەک بۆ شەیدەکانمان بۆ ئەوەی کە نەوەکانی دوای ئێمە ئەمە لەبیر نەکەن. ئەمە یعنی شتێکە لە ئیرانە ئێمە بە شێوەیەکی جوانتر لە کاشی ئەم ناوانەمان هەڵکەندووە و هەمومان دروست کردو ئەوانە و بە شێوەیەکی زۆر جوان و ئەوە هەمومان دروست کردووە. دانیشتوانی گوندی بنەکە لە ڕێگەی ئەم مۆنۆمنتەوە دەیانەوێنەوە لە دوایینەوە تاڵترین تاوان کە بەرامبەریان ئەنجام دراوە لە بیری نەکەن و ناو و پەیکەری شەهیدەکانیشیان بکەن بە بەڵگەی مێژوو. ئەم دێ ئێمە لە پێش ئەنفالە کۆمەڵە شەیدی هەیە وەلا کاتی ئەنفالیشە کۆی گشتی شەید و ئەنفالکراوەکانمان 260 شەید و ئەنفالکراوە بە باشمان زانیوە ئەم شەید و ئەنفالانە بۆ نەوە لە دوایینەوە ناوەکان هەروەکو خۆی بمێنێتەوە درکمان بۆ کردووە کە ئێمەمانان وکو کە سوکاری ئەنفال ئەبێ هەستین بە ئەو پرۆژەیە لە ناو دێکی خۆمانە. ئێمە سێ مانگە خەریکی ئەم پرۆژەی ناوی ئەنفالەکانی لە گوندی بنەکە هەر وەختێک مەجاڵمان بێت ئێمە تێین بۆ ئەم ئیشە ئەم گوندە لەسەر خۆمان و هاوکاری جەماعەت هەر وەختێ پێویست بکە خەڵکی ئاوایی هەوەی ئیشی نوێت تێت هاوکاریمانەکە لەسەر ئەم پرۆژەیە. سێ مانگە خەریکین ئەم پرۆژەین خەریکە تەواو بێ ئیشەڵا لە تەواو پێویستە لە ئەمانوێت لە بەلە 4 تەواویگەینە پرۆژەیە. جگە لە کاری دروستکردنی مۆنۆمنت دانیشتوانی گوندی بنەکە ساڵانە لە یادی تاوانی ئەنفالدا بەشداری چالێکەکانی تایبەت بەو یادە دەکەن و ئەمساڵش بڕیاریان داوە بەکردنەوەی ئەم مۆنۆمنتە لە گوندەکەیان یادی کەسوکارە ئەنفالکراوەکانیان بەرز ڕاگرن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.